ئازیزان و خۆشەویستان جوانترین سڵاوتان پێشکەشەکەم لە بەرنامەی سێوی سەوزەوە لەگەڵتانم بۆی کە باشترین زانیاری ببەخشین بە ئێوە بە هیوای تەندروستێکی باش بۆ خۆتان و ئەندامەکانی خێزانتان. هیوادارم تا کۆتایی بەرنامە بە دیارمانەوە دابنیشن و ئەو زانیاری و هۆشیاریانە کە لەسەر کۆمەڵێک سەوزەوات و بابەتی زۆر تایبەت بۆتان شی ئەەکەینەوە لە ڕێگەی میوانە ئازیزەکانمانەوە و لە هەمان کاتشاوەک و ستایلی خۆی بەرنمەکە کۆمەڵێک ئەمڕۆ خواردن ئامادەکەین، بەڵام خواردنی ئەمڕۆمان گۆشت و مریشکی تیانە. ئەمڕۆ هەمووی لە سەوزەوات پێکاتوە. بزانین ئایا ئەم سەوزەواتانە کە ئەمڕۆ ئێستا لە بەردەم منە ئەیبینن ئایا جێگەی گۆشت و مریشک یان بابەتی ترماسی و ئەوانە ئەگرێتەوە. زۆر بەمان بیستومانەکەڵێن و کەسانی کە ڤیجیتەریانن یان ئەوانەی کە سەوزەوات زیاتر ئەخۆن و بابەتی گۆشت و پرۆتین لە شتەکانی ترکە وەرناگرن، بەڵام بزانین ئایا کە سەوزەواتە خوارد ئەو پرۆتینە یان ئەو مەوادە پێویستانە کە پێویستە بۆ لەش وەکو پرۆتینە وەکو کۆمەڵێک کانزایترە لە لەشماناوەری ئەگرین یانە. کەواتە زۆر سەوزەی ڕەنگاو ڕەنگ ئەبینین لێرە لە بەرنامەی سێوی سەوزین سوتفە چاکە دەکەیشم سەوز دەرچووە ئەمڕۆ، کەواتە ئەمڕۆ باشترین زانیاریتان پێبەخشین. بۆ سەرەتایی دەستپێکی بەرنمەکە وەکو هەموو کاتێک شێفمان ئامادەیە لێرە، شێف جەمال کە هەموو کاتێک بە خواردنە خۆشەکانی ئێمەی بەڕاستی سوپرایز کردووە. ئەمڕۆ نەگۆشت بەکارەهێنێ، نە مریشک، نە ماسی، نە هیچ گۆشتێکی تر ینی گۆشتی سوورسپی بەکارنانێت. ئەم سەوزەواتانە کە ئەیبینی ئەتوانێت خواردنی لێ دروست بکات لە هەمان کاتیشە سالاد و شۆربا و کۆمەڵێک شت ئامادەکە. داوا لە شێف جەمالەکەم بێت بۆ ئێرە با من بچمەوە شوێنی خۆم. سڵاوت لێبێ شێف جەمال. باشیت؟ باشی زۆر سپاس دەکەم. ئاسانە دروستکردنی خواردن بەبێ گۆشت و مریشکوانە؟ ئاسانە، ئەتوانم. کەواتە ئەزانم ئاسانە، بەڵام ژنان یان خانمان یا ئەو کەسانەی کە وەرزشەوان یا ئەو کەسانەی کە ئەیانەوێ ژەمە خۆراکێک بۆ خۆیان ئامادە بکەن، ئاسانە کە مەسە ئەو شتانە بەکار نەهێن و جێگرەوەیشتی تردا بنێن؟ ئەتوانم طبعاً. باشە. ئاسایی شتێکی واکو بۆ نمونە ئەوی بەینجانەکە یا کوولەکە لەگەڵ تەماتە و پیاز سووریەکەم هەر خۆشە. زۆر باشە. باشترینی لە گۆشت و مریشک و شتێکی بۆ نمونە چاوری و ئەوە. باشە، زۆر باشە. ئێستا خواردنی یەکەم حەزەکەم باس بکەی کە ئامادەکردنی سالادی ڕێحانەیە. لەم وەرزەیە تۆزێ ڕێحانە ئاسان دەستەکەی ڕێحانەی وشکە. ناوەکەی ڕێحانە بە معنە ڕێحانە چییە؟ سەوزە لەگەڵ میوە تێگەڵێ. بەڵێ. بەس ڕێحانە تێی لەگەڵە نییە. ناوەکەی ڕێحانی بەس ڕێحانەی تیانە. بەڵێ. چۆن نەوێشتیوە؟ لەبەر میوەکانی و سەوزە. باشە، چ جۆرە میوەیەک بەکارەهێنیوە نای ڕێحانەیە؟ فراولە لەگەڵ هەنار. باشە. هەر لەگەڵ سێوی سەوز. بورتقالیش. باشە. ئەو میوەکانی لەگەڵ بۆ نمونە لەگەڵ جەرجیر و تەماتە و کاهوو خیار و جەزەر. زۆر باشە. خواردنی دووەمەکەمان سوپی شعریەیە. سوپی شعریە. باشە. ئەو ئامادەکردنی چۆن ئەبێت بۆی کە باسی بکەین بۆ بینەرەکانمان؟ بەسە چاو ئەو سووبەکان زۆر بەڕاستی زۆر ئاسایی بۆ ماڵەوە ئەگەر دروستی یەکەم. سەرەتای یەکەم جار کەرە بەکارێ یا زەیتی زەیتون. باشە. سووریەکەم لەگەڵ تۆزەی جەزەر یاوتە لە ڕنا. باشە. بە ئەو شاوازە. باشە. اینجا تۆزە ئاردیجۆ. باش. ئاردیجۆ ئەبێ ئاردیجۆ بێ ئاردی سپیتر نابێت؟ نا ئارتی سپینە. ئاردیجۆ زۆر باشە. هەمووی بەعام خراپە، بەس بەڕاستی ئەوە باشتری لە ئاردی سپیەکە. بەڵێ. زۆر باشە. ئەتوانی تۆزە تێگەڵێ لەگەڵە حتە وردەوردە سووریەکەم جوانی اینجا ئاوەکەی تێگەڵێ ئەکڵێنەوە حتە خەس بێ. هەتا خەسە بێتەوە. هەر سوپێکی مەرغوبیشە زۆربەی مناڵ بە تایبەتی زۆر حەزی لێ یان وەکو ستارتەرێ وەکوی کە دەستپێکی خواردنێت تۆ بتەوێ یەکەم جار شتێکی سوپ بخۆی بۆی کە خواردنە ژەمەسەرێکێکە بخۆی دەستپێکێکی خۆشە ئەو سوپە. طبعاً. زۆر دەستپێکی سووبەکەی اینجا زەڵاتە. باشە. سەوز برژاندنی سەوزەوات یان سەوزەوات بە شێوەی برژاندن ئەوە چ جۆرێکە چ جۆرە سەوزەیەک سوورەکەیتەوە ئەی برژێنی بە بێ ڕۆنە چۆنە؟ برژێنی بە زەیتی زەیتون. باشە. سووریەکەی سووریەکەم لەسەر گرێلەکان. زۆر باشە. گرێل
ئەوەی تاوەکان وەکو گرێل باشە ئەبێ لە ناو فڕنی شابیکەی ئەگەر ئەبێ حەزت لە نەکرد فرنەکە هەر باشترە باشترە و خۆشترە کاغەزێکدانە یەک تۆ زەیتی زەیتون و خوێ بیبەرەکەی لێت وێخێتە ناو بیبەری لەگەڵ ئۆرگانۆ ئۆریگانۆشە باشە ئەو ئۆریگانۆیە ئەبینی لە هەندێک لە مارکێتەکانە هەیە هیچ جێگرەوەیەکی تری هەیە بۆنمە تۆ لەوانەیە ئێستا حەزت لێ بێشتەکان دروست بکەیت لە ماڵەوە نەدبێت بڵێ ئەکرێت شتیتر بەکاربێنین وەکو سەوزەواتێکی تر لەگەڵ بێت بەکاری بێنی لەگەڵ ئەوەی ڕۆزمەری ئەوەی هەیە یا نعنەعی وشک بۆ نمونە بەس بەڕاستی لەگەڵ سەوزەکان ئەتوانی بەکاری بەس ڕۆزمەری یا ئۆرگانۆ زۆر باشە زۆر خۆشە سالادی ڕێحانەمانێ بەس ڕێحانەی تیانە کاتە چاوەڕێ ڕێحانە مەبن تێکە بەڵام کۆمەڵێک شتی ترە هێناوە حەزەکەم تۆ بەردەوام بیت بۆی کە بێگومان هاوکارەکانیشم لە پەنای ئەوەی کە ئێمە گفتوگۆگەن لەگەڵ میوانەکانمانە دانە بەدانە ئەو خواردنانە یان ئەو چۆنەڵێ ستێپەکانی دروستکردنی خواردن تۆ بەکاری ئەهێنیت و بەردەوامە بیت پیشانی ئەیان بۆی کە کەسێ حەزی کرد دووبارەی بکاتەوە ئێستش میوانێکی زۆر ئازی زۆر قسە خۆش زۆر باش کە شی ئەکاتەوە ئەو بابەتانەی کە ڕاستیەکەی لە ناو سوشیال میدیا بە تایبەتی باوە ئەو جۆری سەوزەواتانە بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە وەرزش ئەکەن بۆ ئەو کەسانەی کە یانەوەی لە شولارێکی باشیان هەبێ بۆ کێشتا بەزان بۆ کێش سەرخستن و بۆ ئەو کەسانەی کە ئەیانەوێت تەندروستیەکی باشیان بێت کاک زرنگە کە زۆربەتان ئەیناسن و هەموو جارێ بە خۆشحاڵیەوە میوانی شاشە جوانەکەی کەناڵی کورساتە بێگومان دەموچاوی ئاشنایە بەڵام ئەمڕۆ کۆمەڵێ زانیاری نوێمانەیەتە کاک زرنگ سالا ڕاهێنەری وەرزشی فەرموو بەخێر بێت زۆر سپاس سلامەتەوە ئینشەڵڵا زۆر سپاس دەکەین خۆشحاڵین کە لە سۆدەی سێوی سۆز لەگەڵمان ئامادەبووی سلامەتەوە ئینشەڵڵا دەم جۆ ساردەیە لەگەڵ ئەم جۆ ساردەیە چۆنیت کەمێک ناساقیم هەیە بەڵام ئینشەڵڵا باشترە بم بە حکمی با بڵێن ڕاهێنانکردن چکە هەنێجار لە هۆڵەکانە بەجددی زۆر ساردە تۆش تەمرینەکەی لەشت گەرمە بێ سوڕی خوێن زۆر چالاگە بێ هەناسە زۆر باشەی ئیتە دەرەوە ساردە ئەم حاڵەتەمان بۆ دروستەکە ڕاستە ئەی وایە کە تۆ ڕاهێنانی شەکە جاری وایە ئارەخەکەیتەوە سوڕی خوێنە زۆر چالاگە بێ لەشت گەرمە بێ ناچاریشی بیتە دەرەوە سواری سارەکە دەبی ئەلەو بینێ ئەو هاتوچێ ئەم حاڵەتی بۆ دروست کردی زۆر باشە هیوای تەندروستێکی باشە بۆ خوازم بەس کە ئەڵێن جەو ساردە تۆزێک کە باسی سەوزەوات و سالاد و سوب و ئەو شتانەکەین تۆزێ لەگەڵ کۆمەلگەکەی خۆمانە بەڕاستی ناگونجێت بۆ کە ئەڵێ جەو سار دەبێ حەزت لە خواردنی خۆشە بێت بەڵام لە هاوینا خۆم زەعیفەکە ئێستا قەیناگەبا بە دڵی خۆم بخۆم پێم خۆشە باسێکی ئەمە بکەین ڕاستی ئەم خواردنانە کە من لە پێشەکەەکانیشمان باسم کرد جێگرەوەی گۆشت و مریش ئەگرێتەوە یانە باش سلۆخانانی باوای دابنین هەچ کاتێک ئینسان باسی خۆراکی کرد تۆ ئەبێ یەکەمین شت سێ پێکهێنەرە سەرێکەکەی خۆراک بزانی چییە بۆچی لەبەرێکە تۆ لە هەر سێ پێکهێنەرە سەرێکەکە گەیشتی ئێتر لە دوای ئەوانەوە ئاسان لەوانی کە تێگەی خۆراک سێ پێکهێنەری سەرێکی هەیە ئەوانش پڕۆتین و کاربۆیدرات و چەوریە بەم سیانە لاشەی مرۆڤ دروستە بێ پێداویستی لاشەی ئێمە لە کاربۆیدرات لە گلایکۆجین لە گلوکۆز لە پڕۆتین لە چەورێ بە سوودەکان وەرەگری بەڵام لە دوای ئەمانەچینە سەر ڤایتامینەکان کانزاکان مینەڕاڵەکان لەگەڵ خوێ لەگەڵ ئاو ئەمانە باوای دامنین سەرێکی نین بەڵام ئیشە ئەندامەکانمان بۆکەن کەوابوو مافی هاوڵاتیەکەیە مافی وەرشەوانەکەیە ئەگەر لە کاتێکی سەرماشە بابەتی گۆشت و ئەمانی حەز لێ بوو خواردی بەڵام نابێت بە هیچ شێوازێک سەوزە و زەڵاتەکە ئێمالکە وازەحە تاوکەری یەکتری بەڵێ هێستا من نمونەیەکی بچووکە ئێمە جەنابێت منەچم چاکەت و پانتۆڵێکە کڕم لە دوکانێک باشە وا قەرارەما و چاکەت و پانتۆڵێکی کامل بکڕم چاکاتەکەم کڕی پانتۆڵم کڕی پێڵاوم کڕی بۆ ئیمباخم کڕی بەس کراسەکەم نەکڕیەوە ئەگەر من لە بەریکەم گونجاوە خەلەلی تیا کراسەکەم لە بەرانیە کەوابوو کراسەکە ژەبێ لە بەرکەم ئەگەر بۆ ئیمباخەکەم پێوە نەبێ ینی کەوابوو تۆ سیستمی خۆراک ئەبێت تۆ کە باسی ژەمی تەندروستەکەی حاڵەتێکمان هەیە بە ئینگلیزی پێوترێ ڤارێتی ئەنی تەنەوە ئەبێ هەمە چەش نەبێ کەوابوو سەر سفرەی هەمومان کەسەکە وەرزشکار بێت و غێری وەرزشکاریش بێ نابێ اعتیمادی بە تەنیا لەسەر یەک پێکهێنەری
سەرێکی بێ بۆ نمونە بڵێ من بەس کە با بەخۆم. زۆر باشە کاکزرین ببوورە ڕاتەگرم هاوکارەکانم کە بێگومان بەرنمێکی چڕ و پڕ و زۆر باشە ئێستێژ راپۆرتێکیان ئامادە کردووە لەسەر سوودەکانی ئەو سەوزەواتانە کە ڕۆژانە بەکاریانە هێنین با بێکۆ ببینین دواترە گەڕێنەوە لاتان بۆی کە زانیاری زیاترتان بێنێ فەرمو. بۆچی گرنگە سەوزە بخۆین؟ خواردنی سەوزە سوودی تەندروستی دەبەخشێت بەجەستە. ئەو کەسانەی سەوزە وەک بەشێک لە خۆراکی تەندروست دەخۆن، ئەگەری زۆرە مەترسی توشبوونیان بە هەندێک نەخۆشی کەم بکاتەوە وەک شەکرە و شێرپەنجە. سەوزە مادە خۆراکیەکان دابین دەکات کە گرنگن بۆ تەندروستی و پاراستنی جەستە و یارمەتیمان دەدات لە کەمکردنەوەی وەرگرتنی کالۆری. بە شێوەیەکی گشتی سەوزەواتەکان پڕن لە مادە خۆراکیەکان بۆیە ناتوانین لە کاتی هەڵبژاردننی سەوزەیەکدا هەڵە بکەین. بەڵام کاتێک باز لە سوودە تەندروستیە سەلمێنراوەکان دەکرێت، لێرەدا 6 تەندروستترین سەوزە بە پێی توێژینەوە زانستیەکان دەخەینەڕۆ. بڕۆکلی پێکاتەیەکی کیمیایی تێدایە کە پێی دەوترێت سولفۆرافان کە زانکان لێکۆڵینەوەیان لەسەر کاریگەریە دەرمانیەکانی کردووە. توێژینەوەکان دەری دەخەن کە سولفۆرافان دەتوانێت کەمکردنەوەی مەترسی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان و ڕێگریکردن لە پووکانەوەی ئێسک کە بەهۆی ستیرۆیدەوە دروست دەبێت، تایبەتمەندی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەیان هەبێت. هەروەها بڕۆکلی سەرچاوەیەکی باشە لە ڤیتامین سی و ئاسنیشی تێدایە. سپێناغ زۆرێک لە سوودە تەندروستیەکانی بڕۆکلی تێدایە، بەڵام دەوڵەمەندە بە مادەی فیتۆکیمیایی. ئەمانە دەبنەهۆی دەردانی هۆرمۆن لە جەستەدا و وا دەکات هەست بە تێری بکەیت. ئەمەش دەتوانرێت یارمەتی دەربێت بۆ ئەو کەسانی دەیانەوێت کێشیان دابەزێنن. هەروەها ڕێژەیەکی زۆر ئاسن و ڤیتامین ئەی تێدایە. بیبەری سەوز و سوور هەر یەکەیان سوودی تەندروستی ناوازەی خۆیان هەیە، کەواتە خواردنی ڕەنگی جۆراوجۆر ڕێگەیەکی زۆر باشە بۆ بەدەستێنانی هەموو مادە خۆراکیەکان. بیبەری سوور ئەمانە کاپسای سینیان تێدایە کە یارمەتی کەمکردنەوەی ئازار و خۆپاراستن لە شێرپەنجە و دابەزاندنی کێش دەکات. بیبەری سەوز سەرچاوەیەکی گەورەی ترشی فینۆلیکە، ئەمەش دەبێتە هۆی کەمکردنەوەی مەترسی توشبوونت بە نەخۆشی شەکرە و یارمەتی دەرە بۆ ڕێگریکردن لە تێکچوونی پێست. چەوەندەر بێتالین لە خۆ دەگرێت. ئەمانە ئەو ڕەنگانن کە نایترۆجینیان تێدایە کە ئەو ڕەنگە وەنەوشەی یەققوڵیان پێدەبەخشێت، دەتوانن مەترسی توشبوونت لەم نەخۆشیانە کەم بکەنەوە. بەرزی پەستانی خوێن و نەخۆشی دڵ و بەرزی چەوری خوێن و هەروەها شێرپەنجە. دەستخۆشی بۆ هاوکارانم بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە پرسوودە. کاکزرنگ دیارە ئەو سەوزەواتانە کە باسییان کرد کە ڕۆژانە ئێمە لە ماڵەکانە بەکاری ئەهێنە هەر کامێکان سوودێکی تایبەتی خۆی هەیە، بەڵام ئەو سوودانە تۆ ئەبێ ڕۆژانە هەموو جۆرە سەوزەواتێ بخۆی بۆی کە کاریگەری تەندروستیانی تەندروستێکی باش بخات سەرجەستت. بیرمان نەچێت لەشی مرۆڤ خۆی گەورەوە دروستی کردو بە قیاسات بە مێژەرمیان شت وەرەگرێت. بۆ نمونە پێداویستی من بۆ ڤایتامین سی لە کیلوێ پرتەقاڵە دەستم ناکەوێت، لە 2 پرتەقاڵە دەست مەکەوێت، کەوا بوو تۆ بە تەماوی هەموو ڕۆژێک کیلوێ پرتەقاڵ خۆی لەبەر ڤیتامین سی، هەموو ڕۆژێک کیلوێ جێزەر خۆی لەبەر ڤیتامین ئەی ئەمانەوان نییە، بە پێداویستیە. کەوا بوو کەسەکە بە پێی تەمەنی بە پێی باڵای بە پێی ڕەگەزەکەی پێداویستی لەشی ئەگۆڕێ بۆ ڤایتامینەکان، بۆ کانزاکان، بۆ خوێکان. بەڵام چاکترین باشترین نظام ئەوەیە تۆ لە ڕۆژەکەیە لە زۆربەی جۆرەکان شت وەربگری. بۆچی؟ ئێمە من وجەنابەت ئەبینین کەسەوە سەوزەیە بینی لەیانە ئەوە تەڕەتیزەیەوە کەوەرەوە تەڕە پیازەوە بیبەرە هەمویان تقریبا یەک شکڵن وە، بەڵام لە ڕووی پێکاتەکەەوە فەرقیان هەیە دەوڵەمەنە بە ڤایتامین بیەکان، هەیە دەوڵەمەنە بە ڤایتامین سی، هەیە دەوڵەمەنە بە بیتاکارۆتین، هەیە پۆتاسیۆمی زۆرە، هەیە کالیسیۆمی زۆرە، کەوا بوو تۆ ناتوانانی ئەتیماد لە تەنیا لەسەر یەک جۆریان بێ. خەڵکێکمان هەیە ئەڵێ من هیچ سەوزێ ناخۆم بەس بیبەری شیری نەخۆم، ئەوە باش نییە. خەڵکێکمان هەیە ئەڵێ من کە دە ئەنیشم وەکو کەروێشک سەبەتەیەکم لەبەر دەستە ئەمەنەیە گێزەرە خۆمە باش، ئەوەش باش کەوا بوو بە کەمیتێکی معقول
سەوزە لەگەڵ ژەمە سەرێکیەکانە وەربگیرێت زۆر باشە. سروەخان ژەمیش سەرەکی مەبەستمان لە ژەمی نیوەڕۆ و ئێوارانە یا بەیانی ئێواران. ئەمە وەکو سەوزەکان ئەگە 4 تا 5 جۆر بێ بە ڕێژەیەکی معقولی وەربگیری ئاساییە، چکە تۆ هەموو سوودەکان وەرەگری. بەڵام بەنیسبەت میوە حاڵەتەکە فەرقەکە. گونجاو نییە میوە دوای ژەمی خواردن بخورێ، ئەبێ میوە لە نێوانی ژەمەکانە بێ، بە تایبەتی چێشتەنگاومان هەیە لەگەڵ عەسران. ئەمە بۆ یەکێک کە بیاوێت کێشی ڕابگرێت کێشی دابە بەزەنیا کێشی سەرخە ئێمە بە شێوازێکی بە نۆرماڵ ینی باسێکەین باشە. بەڵام خەڵکێکمان هەیە بۆ نمونە کە زۆرمان پرسیار لێکرێ مامۆسا بەچی کێشم دابەزێنم مامۆساڵە سوێنێ بۆ خۆم من 6 مانگە برنجم تەرە کردووە نانم تەرە کردووە لەمەی چیەکەی ئەڵێ شەوەیە کە دانیشتم دایکم یا خێزانەکەم هەمانە ئەڵێ مامۆسا نزیکی 1 کیلۆ بۆ کیلۆنیوە میوەم بۆ قاشەکە هەر هەمیە خۆ ئەم بە تەسەوری خۆی شتێکی باشی کردووە، بەڵام تەسەورەکەی لە جێگی خۆی شەوری جگەری زیاکە ڕەحەتە لێوێ کەوابوو میوەکانی جێبێ بە حساب وەربگیرێ، بەڵام بە کۆی گشتی بۆ تەندروستبوونی لاشە بە مطلقی بەبێ مناقەشە ئەو میوانی کە شەکری فرەکتۆزیان زۆرە لە نزیکی پێش نانی ئێوارەوە تا کاتی خەوتنی شەو باشتر وایە وەرنەگیرێ. پرتەقاڵە، لیمۆیە، ترێیە، ئەوانەیە وەرزە بە تایبەتی ڕاستە. بۆچی؟ چونکە فرەکتۆز واتە شەکری میوە زۆر بە ناڕەحەتی لەسەر جگەر ئەکەوێت تا تەحویلەکە بۆ گلایکۆجین و گلوکۆز بە هوروژم بە تەوژمێکی زۆری شەکرەچێتە ناو خوێنی کەسەکەەوە ڕێژەی شەکر زۆر بەرزەبێتەوە ئەنسۆلین دەرەدرێ ئەیگرێت ئەیبا بۆ خانەکان کەسی لی وەرناگرێ حاڵەتێکی هەیە ئینسۆلین ڕزستەنسی پێوترێ دوایی ناچار ئەنسۆلین تەحویلەکە بۆچی بۆ چەوری کەوابوو ئەم کەسە بە میوە قەڵەو بوو، بەڵام ئەو میوانی کە با بڵین تامیان زۆر خۆش نییە، خەیارە، ترۆزیە، تا حەدێ تەماتەیە، بیبەری شیرینە، کەلەرم و قەرنابیت و بڕۆکلی لەگەڵ جەرجی تا حەدێ جێزەر، ئەمانە ئەگەر بە شەو لە شێوەی زەڵاتێکی بچکۆلە وەربگیری ئاساییە یاوەخوت سروەها بیرمان نەچێ ئەگەر ئێمە کەسێک بیوێ لەشی هەر تەندروست بێ، بەڵام بۆ نمونە زیاخۆریەکە هەڵێ ئیشتیهای خۆ من پێ ناگیرێ زۆر ئاساییە ئەوە بە شێوازێک کە بە عەرەبی پێڵێن مقابلات، کە مقابلات بیکەین بە کوردی یعنی پێشخۆر. پێشخۆر یعنی چی؟ یعنی پێشی ژەمەکە سارتێرەیتر ینی دەستپێکی خواردنێکە لە پێشی ژەمەکە ئەکرێ ئەو سەوزە و زەڵاتانە لە 10 دقە بۆ چارێکی پێشی ژەمە سەرەکیەکە بخوا هەستکردن بە تێری وە دروستەکە زۆر نان ئەوە ڕێگایەکی ترە. باشە ئەگەر باس لە ژێنەتیک بکەین ینی ئەو کەسانەی کە قەڵەوی هەر لە جستەیانە لە باو باپیرانیانە بۆ ماوەتەوە بە شێوەیەکی زۆر تەندروستکە پرسیاری زۆر کەسەڵێ بەس ئاویش خۆمەوە قەڵەو ئەبم ئەمە تا چەند ڕاستەیانی بەو ستایلەی کە جەنابەت فەرمووت سەوزەوات و زۆر باش گۆشت و کەم کەربۆهیدرات بخوات و سەوزەوات دەتەنیشتی وە بخوات و وەرزشێکی باش بکات ئایا وەزنەکەی گوێگیرە بێت یانە؟ کەسێکمان هەیە وڵێن قەڵەوە وەکو جەنابەت وتت ئەڵێ بە ئاویش بخۆمەوە قەڵەوە بم یا ئەڵێ بە کەمترین بڕی خواردن من قەڵەوە بم، بەڵێ ئەم حاڵەتانە هەمووی دروستە و هەمووی ئەیبینین ڕۆژانەچکە بە حکم ئیشەکەمان خەڵکێکی زۆرێتە لامان ئەو کەسی کە کێشەی ئەوەی هەیە جیناتی باش نییە بە کەمترین بڕی خواردن قەڵەوە بێ دوو حاڵەت هەیە بێ ڕەچاویکە ئافرەت بێ یا پیاو بێ وەرزشکار بێ ناوەرزشکار بێ ئەگەر بیاوێ لەو قەڵەوەی نەجاتی بێ بەبێ هیچ باڵێن دوو دڵیەک بەبێ ئەوەی کە ترسی عاقیبەتی خراپی لەسەر بێ یەکەمین شت ئەبێ بڕی وەرگیرا و لە کاربۆهیدرات و کالۆری چی لێ بکە کەم بکاتەوە ئێستا پێتەڵم بۆچی وایە باشە بەرامبەر بەمە جوڵە زیاد بکە. بۆچی ئەم حاڵەتە؟ لەبەرەوەی کە ناچاری لەشی خۆی بکات میتابۆلیزمی خێرا بکە، چونکە ئەم کەسە لە ئەسڵاکە قەڵەوە میتابۆلیزمی هێواشە بەس تەحملکردنی قورس نییە کاکزنم بۆیە ئەواڵم چکە زۆر کەسێڵی دەستم کردووە بەوە زەختمدا ئەبەزێت کەوتومەتە نەخۆشخانە ئاویان بۆ هەڵواسیوە من ناتوانم بەردەوام بم شەکرەمدا ئەبەزێ یعنی بڕێک شت هەیە بەس تەحملکردنێکی ئەوێت بەتاکید قسەکانی جەناب هەمووی تەواوە، بەڵام یەکەمینیان عەزم و ئیرادە ئەبێ کەسەکە هەیبێ، دوو هەمینیشیان دڵنیا دەکەمەوە دڵنیا بە لەوەی کە ئەو کەسی تووشی ئەو حاڵەتانە بێت تا سەر نییە 1 تا 3 هەفتەی یەکەم هەزمەم حاڵەتاکە دوایی لەشی ڕایەت ئەمە خاڵی دوو خاڵی سێمینیان ئێمە کە ئەم کەسە پێمان و کاربۆیدرات و کالۆری کەم کەرەوە ڕێژەی شەکری گلایکۆجین و گلوکۆز لە خوێنە چی لێ باش کێ زیاکە هۆرمۆنی گەشە سۆماترۆفین خانی تازەی ماسولکە و پێست و خژت بۆ دروستەکە یارمەتی سووتانی چەوری ئەیە و لە هەمان کاتیشە ئەنسۆلین دەرنادرێ اینجا ئەم کەسە کە پێی ئەڵین بڕۆ جوڵای بکە وەرزش بکە تهدیدی بۆ ناکەین چێ شەفت و دمڵەس و تەمرینی ورێکە چونکە بە ئاسن لەگەڵ تەمرینی ورێک چەوری ناسووتێ بەو تەمرینانە چەوری ئەسووتێ بە ئینگلیزی پیانوترێت لۆنگ تێرم ماوە درێژە without load
کە قورسایی تیا بەکار نایە چێگرێتەوە ئەیرۆبیکەکان ئایرۆبیکە زومبایە کرۆسفیتە ڕاکردنە پاسپی سواریە بەکارهێنانی کاردیۆکان بەڵێ جیهازی کرۆسمەشین و تریدمیل و پاسکیل و ئەمانێ بۆچی چونکە ئەمانە قورسایی ناخەنە سەر ماسوولکە بەڵام چی بەرزەکەنەوە لیانی دڵ لەگە زیاد وەرگرتنی ڕێژەی ئۆکسجین ئۆکسجین بۆچی باشە یارمەتی سووتانی چەورەکانت بۆیە کەوابوو کۆتاشت کار بوو کالۆریمان کەم کردەوە جوڵەمان زیا کرد لاشەی خۆمم ناچار کرد لە چەوریە خەزنکراوەکانی لەشم گلایکۆژینی گلوکۆزم بۆ دروستکە چۆن پێشووتر بە پرۆسەیەک من ئەم چەوریانم کۆ کردوێتەوە ئێستا بە پرۆسەیەکی عکسی لی دەرەهێنم یعنی شتەکە زۆر ئاسانە شتەکە هیچ تاقیدیتیانە بەس وەکو جەنابە دەوێت عەزم و ئیرادەیەوێ کەسەکە 1 تا 3 هەفتەی یەکەم تۆزێدان بە خۆیان بگرێ ئەگەر وەکو جەنابیشە دوت بەڵێ یاریزانێ تەلەفۆنمان بۆکە ئەڵێ مامۆستا سرم گێژەخوا زەختم داوەزیوە دەسمە لەرزیە دڵم پەلەپەلەکاڵێ خەریکە دەزەکەم بە گریان بە دۆزە شیرینی لەم حاڵەتەیە ئەکرێتەوە گەدەت بخەڵەتێنی چۆن ئەو سەوزە و زەڵاتی کە جەنابتان لە بیدایەتی بەرنامەکە باستان کرد باش ژەمێکی باش لەوە بخوا دوای ئەوە 3-4 دەنگ خورما بکا بەسەریە لە دوای ئەو سەوزە و زەڵاتەیە بۆ چونکە ئەم سەوزە و زەڵاتەیە ڕێگرە نەیاڵێ خورماکە ڕاستەخۆ دابەزێ بۆ ڕیخۆڵەکان بە ڕێژەیەکی سپایک یعنی وەکو چۆنەڵی وەکو ڕمێک ڕێژەی شەکر بەرز ناکاتەوە چونکە لە پێش یا سەری سەوزڵاتەکەیە باشە من لە هەموو تەمەنێک ئەم شتانێک کە جەنابەت فەرموود ئەگونجێت نەخێر چونکە بۆی کە بینەرەکانمان بەرچاوڕوونیەکیان بینێ ڕاستەکەی ئەو شتانەی کە باسی ئەەکەن تا کۆتایی بەرنامەی گوێ لە مامەسا بگرن ڕاستەکەی بۆ هەموو تەمەنێک و هەموو ڕەگەزێک نابێتە سەورکەم بۆی جیایکەیتەوە سپاس دەکەین باوای دابرین فیئی خەڵکەکان دابەشەکەینە سەر 3 باب باشە مناڵێکمان هەیە کە پێی گرتو ئەڕوا هەتا پێش مەرحەلی باڵغ بوون هەتا نزیکی 12 بۆ 14 ساڵی لە 12 و 14 هەتا 30مان هەیە لە 30 بەرەو سەرمانەوە هەیە باشە ئەوەی سەرەتا کە تەمەنی هەیە من پێتەڵم ئەگەر مناڵەکە قەڵەویش بوو هەموو شتێکی نابێت لێ ببڕی بۆ چونکە لەشی لە مەرحەلی گەشەیە پێویستی بە شەکر هەیە پێویستی بە پرۆتین هەیە پێویستی بە چەوری هەیە بەڵام ئەکرێ خواردنەکانی بۆ ڕێکخی ئەکرێت لە ئێواران بە دواوە خواردنی کاربۆیدراتی نەخوا ئەکرێت چپسی پەتاتە و فنگەر و بەعزێ بابەتی شیرینی و فاسفود و ئەمانی لێکەن ئەکرێت ژەمی تەندروستی بیتێ بەڵام وەکو تەرەکردن نا چونکە مناڵە پێویستی پێێتی حەزی لێ هەرە بێتە ئۆخدەشی بۆی ڕاستەکەی دوور بکەیتەوە ئەمە حاڵەتێکێکات لەواچێت لە پشتی تۆ لە مەکتەب چێت لە حەمدەگە بای 2000 بەس یەتەوە بە ماڵەوە ئاگاشت لێ نییە کەوابوو بۆ مناڵ یەکەم ڕێخستنی خواردنەکان دووهەم نەسیحەتکردنی مناڵەکە بەوەی کە تۆ پێ بڵێ لە مستەقبەلە هەنێک مەشاکلی تەندروستی هەیە بۆ دروستە بێت ناتوانانی ڕابکەی ناتوانانی جل لەبەرکەی هەتا قەنەعەتی پێەکەی لە فترەی 12 و 14 تا 30 ساڵیش ئەمە باشترین کاتیان ئەوەیە کە بە ڕێژەیەکی لە بەرچاو کە قەڵەوبوو کاربۆیدرات بێنێتە خوارەوە کێشەی بۆ دروست نابێ بۆچی چونکە ئەم کاکەیە یان ئەم خوشکە لە فترەیەکایە ڕێژەی هۆرمۆنی گەشەی بەرزە لە هەمان کاتیشە تێسەسترۆن ئەگەر پیاو بێ پرۆجسترۆن ئەگەر ئافرەت بێ ئەوەشی بەرزە لێرانە پێویستی بە ڕێخستن هەیە ئەبێ کار بوو کالۆری کەم کاتەوە وەرزشێکی چڕکە لە تەمەنی 35 بەرەو سەرەوە بۆ 50 بۆ 60ەکان ئەویش بە هەمان شێوە پێویستی بە گۆڕانکاری هەیە بەڵام ئەو پێویستی بەوە هەیە لە ڕۆژێکا 3 تا 4 جاری ژنان خۆ ئاساییە بەزەبێت کەمێتی ژەمەکانی کەم بێ بە کوردی خۆمان کەم خۆری دایم خۆر بێ و لەگەڵیشە ئەو وەرزشانە بکات کە ماوەکەی درێژە قورسایی تیا بەکار نایە بۆچی چکە بەستەرەژێ و جونگە و ماسوولەکانی تەحملی گەنجەتی نەماوە زۆر باشە پرسیارێکی تر کە زۆر گرنگە لەلام زۆر کەسەبینی زۆر ماوەیەک خۆ ئەیاتە سەوزە خواردن و خواردنی تەندروست و وەرزشکردنێکی چڕوا لێکە مەسا هیلاکە بێت ماوەیەک و تاوایزی لێنە هیلاکە بێت لە وەرزێکە هەروە کە پێشتر باسم کرد کە بەڕاستیمە هاوڕێ وامان هەیە کە وەرزی زستانی ئەڵێ وازی لێ هێنم بە دڵی خۆم هاوین بۆی زەعیفە بمەوە یعنی ژەمەکانی پێشتری زۆر باش ڕێکی کردوێتەوە بەڵام پچڕ وەرزشکردن و خواردنی تەندروست ئایا کاریگەری هەیە لەسەر تەندروستی کەسەکە بە دڵنیای کاریگەری هەیە بۆچی چونکە بیرمان نەچێ ئێمە چەند حەزمان لە خواردنی قەل و قاز و گۆشت و سەر و پێ و ئەم بابەتانە بێ لە زستانە تۆ سیستمی هەرست بە بێم و ناقەشە پێویستی بە سەوزە هەیە بۆ لەبەریگە سەوزەڵاتەکان لە ڕیشاڵ پێگە بە ئینگلیزی فەیبەری پێوترێ ئەم ڕیشاڵە ئیشی چییە ڕیشاڵ هەرز ناکرێ ڕیشاڵ بابەتێکە غێر قابلی هەڵمە بەڵام یارمەتیەکی زۆر باشی چیەیە جوڵی ڕیخۆڵەکان نایڵێ خۆراک لە ناو کۆڵۆن تا بمێنێتوانێ دانیشتنی سەر ئەو ئاسانەکە نایڵێ تووشی قەبزی ببی هەروەها یارمەتی هەڵمژینی کانزاکان و خوێ و ڤایتامین و جەماعەتەکەی تریە کەوابوو کەسێک وەکو جەنابەت دێڵێ
فترێک شتەکانی زۆر باش کردو دوای لە هەموو بابەتی سەوزەوات و شتەکان دابڕێ خۆی بۆ خواردنی قورس ئامادەکە خۆشی بۆ وەرزشی نامێنێ جوڵی نامێنێ خۆشی بۆ ئامادە بکە کە تووشی مەشاکلی تەندروستیە بێت چاویەکانی خوێنی بەرزە بێتەوە زەختی بەرزە بێتەوە لیانی دڵی ناڕێگە بێ احتیمالە تووشی شەکرە بێ احتیمالەیە خوانەخواتە تووشی جەڵدەی کە دروستە بەرز و نزمی لە وەزنیشە ئەم هەمان کێشانەی هەیە لە پڕ ئەو کەسانی کە زۆر بە خێرایی کێشیان دابەزێنن ئەو کەسانی کە بە کێش خێرایی کێش سەرەکەن هەمان حاڵت تووشیانە بێ بۆچی چکەمێ لە سەرەتایوتمان لەش بە بەرنامەشت وەرەگرێ بە ڕێژە هەر کەسێک زۆر بە خێرایی کێشی دابەزان سروەخان دڵنیا بە چەوری نییە چەند جاریکە من هەر لە کورساتیش و لە بەرنامەکانی بانیانە ڕوونمان کردوێتەوە ئەوە زۆربەی ئاوخوێ ئەم ئاو خوێ کە لە لەشی کەسەکەمەکە لۆ دەچێتە سەر کێ گورچیلەکانی خوێنت خستە بێتەوانێ دڵت لێدانەکەی ناڕێگە بێ بۆی ئەو کەسانی کە لە پڕ زۆر زەعیفە بن سێرێکی قژیەوەرێ دەسێ لەرزێ چاوی کەم حکومە بێ تووشی تەقوڕی جونگەکانە بێ زاکیری تێگەچێ خەوی تێگەچێ بۆ قژی ئەوەرێ دەبیرە موچای تێک چووە پێستی تێک چووە کەوابوو من ئەمێ لەشی خۆم تەندروست کەم یا سەقەتی کەم بە دڵنیایەوە تەندروست دەیخدە ئەوەش تەندروست نییە ڕاستە کەوابوو هەموو شتێک خێرە ئەموری ئەو سەتوها باشترینی شتەکان ئەوەیە کە تۆ بە مامناوەندگیری بیکەیت بەڵام بیرمان نەچێ سروەخان ئەو قسەی جەنابەت کەسێکمان هەیە وەکو جەنابەت وتت لە پڕێکا تەرکی سەوزەڵاتەکانەکە خۆی بۆ هەموو شتێکی تر حازرەکە ئەوە غەڵەتە باش نییە لەگەڵ ژەمەکەیە با سەوزەڵاتی هەر هەبێ پێشخۆر واتە مقابلاتی لە پێشی ژەمەکەیە هەبێ لە نێوانی ژەمەکانە جابەجار میوەیەکی بچکۆلە لە تێسێوی سەوز دووسێ دەنە خورما جێزەرێکی چەند نخنێت چەرەسات بگرێت چای سەوز و بابەتەکانی چای ڕێحانە چای گوڵەبەی بوون ئەمانە ئەبێ وەربگیرێ چونکە ڕاستە وەرزەکە ساردە و تۆ حەزە لە خواردنی قورسە بەڵام تۆ کەسێکت هەیە کە پێ درێ سیستمی هەرس ئەو خواردنە قورسەکەت بۆ هەزمەکە ئەی کە ئەو سیستەمە سەقەت بوو تام لە خواردنە قورسەکەش نابین ڕاستە کەواتە کێشەی بۆ دروستە بێ بۆی کە جارێکتر زۆر زۆر بە قورسی دیسانەوە کێشەی بۆ دروستە بێت ناتوانێت ئەوە هەر دکتۆرێکی بەڕێز ینی بەجددی ئەو کە ئەو قسەی کرد ینی قسەی دڵی من و هەموو کەسێکی تری کرد وتی خەڵکی وڵاتی ئێمە سەوزە ناخوا میوە ناخوا کەپەکی ئارد دەرەهێنێ فڕێە ئاردە سفرەکە ئاکا بە خواردن دوایی کە تووشی کۆڵۆن و مەشاکیلی سیستمی هەرسەوێ دکتۆرەکەی نێرێتەوە بۆ سەیدەلیەکان سەوزە بە وشکراوی لە ناو کەپسولە کەپەکیش لە ناو کەپسولە دکتۆرەکە بۆیە نووسێ اینجا بە حەوەیخوا وەرە سێری پێکاتەکانی کە ئێستا ئەوی کە دەرمانساز بێ ئەیزانێ نووسراوە لە قوتوەکە گرینز قوتوەکە ڕسمی ڕەنگی سەوزە بەس مجەڕەت سروەخان سەوزەی وشکراوی تایە کراوە بە کەپسول ئەمەی خواوەی سیستمی هەرسی چاک بێ معلیم چۆ خۆی سەوزەکەی خۆمانی تەرە کردەوە لەو لاوە سەرێکی کەپەکی ئاردەکە فڕێەیە بڕوان پێ بکە هەمان کەپەکی ئاردەکە بە هاڕاوی کراوەتەوە کەپسول اینجا بە کەپسول لە پێشی ژەمەکەی خواڵە بۆ ئەدەڵە کۆڵۆنم پێی ئیسراحەت دەبێ ڕی خۆڵم نەرمونیانە بێ ڕەحمە لە باوکە تۆ خوا کرد شتەکە لە بەردەستایە معقولە تۆ نایخۆی دوای لە ڕێگەی دکتۆر و دەرمانەوەی خۆی ئەوشتاڵێ بەڕاستیمە ئەم جۆرە بەرنامانە بۆ گرنگە ینی زانیاریەکی باش بۆ ئێوەی ئازیز هیوادارم کە ڕەچاوی قسەکانی مامۆستا بکەن چونکە ئەو کەسانەی کە ئەیان هێنینە ناو ستۆدیۆ بەڕاستیمە باس لەو شتە ڕۆژانانەکەن کە یەتە بەردەمیان لەوانەیە دوو ڕۆژیتر خوانەخواستە کێشەی ئێوە بێ کەواتە یەک بە یەکی ئەم قسانە بۆ ئێوەی ئازیز زۆ زۆ گرنگە بۆ تەندروستی خۆتان و خێزانەکەدا منەچمە لای شێف بۆی کە بزانم گەیشت بەکوێ شێف جەمال زۆر سپاس چی و حازر کرد چی و ماوە یارمەتی و نەیەنێمە زەڵەتەکانی حازرە سوبەکانی حازر باشە ئەوەی بە سەوزەواتی بەینجان و کوولەکەەوە شتا هەمویان حازرە باشە تۆ خۆت حەزت لە سەوزەواتە یان بابەتی گۆشت و مریشک ناوەڵە حەز لە سەوزەوات وەر ماسی بەس ماسی زیاتر زۆر باشە کەواتە جۆری سەوزەواتەکانت ئێستا سوبەکەت حازر کردووە سالادەکەت ئامادە کردو و باس لە سەوزەواتی برژاوەکەشمان کردە زۆر باشەوەیشە گریل کردووە باشکەواتە پشوێکی کورد وەرەگرین دواتر لەگەڵ میوانی بەرنامەکەمانە قسە لەگەڵ ئێوەی ئازیزەکەن لەگەڵمان بمێنەوە تا کۆتایی بەرنامە دوای ئەم ناوڕای گەڕێنەوەلاتە دووبارە سڵاوتان لەبێتەوە ئازیزان هاتینەوە بەلای شێف جەمال
خواردنەکانی ئامادە کردووە تۆ پرسیارت نییە لە مامۆستا زرنگ؟ واللهی پرسیارەکەم لەگەڵ بۆ کێش داوەزانن بۆ کێش سەرخستن بۆ لەسەر بۆ نمونە ئەوەی سەوزەکانی بۆ ئینسانی ناخۆشە باشە ناخۆشی شەکەر یا ناخۆشی زەغت چەندە پێویستە بۆ نمونە زیاتر لە گۆشت و مریشک و ماسی بۆ نمونە سەوزەکانیان چەند پێویستە بۆی کەوانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە پرسیارەکەی زۆر جوانە پرسیارەکەی زۆر باشە چکە من دایکی خۆم کە شەکری هەبوو وفاتی کرد هەر بەهۆی شەکرەوە زۆربەی جارەکان هەر سەوزەیە خواردایکم دەیان جارکە بانگمانە کردە سەر سفرە ئەو قاپێکی ئەلەم بابەتانی پێبوو خیار بوو تەماتە بوو بیبەری شیرین بوو باشە نەختێک ئاوی نارنج جاری واب هەبوو کوولەکەی خۆشکراویان خیار شۆر ئەوە خواردنەکانی دایکی من بوو جا بەپێی قسەکانی ئەم بێ ئەو کەسی کە شەکرێتی ئەو کەسی کە زەختێتی ئەو کەسی کە شەبەکە و قەستەرە و باڵۆنی بۆ کراوە نەخۆشی دڵی هەیە وەرحاصل ئەو نەخۆشیانی کە قورسن پێویستی بە متابعە و پێویستی بە بەکارهێنانی دەرمانی درێژخایان هەیە ئەو کەسانە باشترین بژاردە ئەمەیە کە لەسەر ئەم مێزە دیارە بۆچی چونکە ئەمانە کۆلیسترۆل بەرز ناکەنەوە چاوری ناوخێن زیان ناکەن یارمەتیکی زۆر باشی سیستمی هەرسەیە بۆ ڕۆیشتن و فڕێدانی پیسایی لە هەمان کاتیش ئاگە بڕێکی باشیشی لێوەربگرێ هەستکردن بە تێری ئەیاتەیە بەڵام ئەسۆلین لە خوێنیا بەرز نابێتەوە کەوابوو قسەکەی ئەم تەواوە بەڵام ئایا ئێستا کەسێک لە بەرنامەکە جوێی لە ئێمەیە ئەڵێ ئەی باشە مامۆستا تۆ چەندین بەرنامەی تر ئەڵەی پڕۆتین کە لە گۆشت و مریشک و سپێنەی هێلکە و پەنیر و ئەم بابەتانەیە پێویستە بۆ بینای ماسوولکەکان ئەی لەو کاتەیە چی بکە لەو کاتەیە هەنێک بابەتمان هەیە لە سەوزەکان پیانەترێت سەرچاوی پڕۆتینی ڕۆکی کێ ئەگرێتەوە پاقلەمەنیەکان نیسک و نۆک و فاسۆلیا پاقلە ماش بازەلیا لۆبیا لەگەڵ ئەو قارچکەی کە ئەم پیاوە بەڕێزە ئێستا کردی بەسوو جۆ شۆفان ئەکرێ بەشێک لە سەرچاوی پڕۆتینەکەی لەو سەوزانە وەرگێ ئەکرێ لە سپێنی هێلکە پڕۆتینی ئاژەڵەکەش وەرگێ کەوابوو کەسەکە چاوی لەسەر ئەوە نەبێ بڵێ من وڵا گۆژ ناخۆم مریشک ناخۆم ماسی ناخۆم من ژیانم تەواو بێ نە ئەمانە بەدیلی زۆر باشی تایە ئەکرێ جێگرەوەی پڕۆتینی ئاژەڵی بگۆڕین بۆ پڕۆتینی ڕۆکی ئەگەر کەسەکە نەخۆشی شەکرەیە زەختە دڵە گوچیلەکانی کدنی فەنکشن گوچیلەکانی باشیش ناکە لۆت لەسەر ئەنزایمەکانی جگەرێتی تووشی نەخۆشی جگەر بووە TSB بەرزە ئەنزایمەکانی جگەری چۆتە سەرەوە ئەکرێ بەم سەوزاواتانی کە باسمان کرد لەگەڵ پاقلەمەنیەکان سەرچاوی پڕۆتین وەربگرێ کێشە بۆ تەندروستیشی دروست نەکە باشە ئەو کەسانی کە ئەیانەوەی کێشێکی ڕێکیان بێ جوڵەیەکی باشیان هەیە دوای جوڵەکە چەند کاتژمێر پێویستەکە دەست بکەی بە سەوزە و میوە و ئەو بابەتانی کە باست کرد بخۆ ئەگەر کەسەکە وەرزشکار بێ و لەشێکی ڕێکی هەبێ یان نیەتی سەرخستنی وەزن بێ ئەکرێ لە دوای ڕاهێنانەکەی لە مەسافەی 0 تا 30 خولەک سەرچاوی پڕۆتینەکان وەربگرێ لەگەڵ ئەم بابەتی سەوزە و زەڵاتە و سوپەکانە بەڵام ئەگەر کەسێک ویستی کێشی دابەزێنێ چاوری زۆرە قەڵەوە ئێمە یەکسەر پێڵێن چەند ئەتوانی لە دوای ڕاهێنان خۆت بە برسێتی بێڵەرەوە بەڵام ئاو بخۆ بۆچی لەبەری کە هەر کەسێک قورسایی خستە سەر ماسوولکەکانی تەوژمی خوێن زیاب بوو ڕێژەی هۆرمۆنی ئەنسۆلیندا بەزێ هۆرمۆنی گەشە زیاکە هۆرمۆنی گەشەش لە مەجالێکە ئیشەکات کە ئەنسۆلین نێتە دەرەوە واتە تۆ خواردن نەخواردێ بە تایبەتی کاربۆیدرات ئێستا خەڵکەڵێ باشە مامۆستا ئەم هۆرمۆنی گەشەیە من چه سوودێکی لێبینم سوودەکەی ئەوەیە کە یارمەتی سووتانی چاوریەیە و هەروەها سەرجەمی ئۆرگانەکان خانی تازت بۆ دروستەکە کەوابوو چەند ئەتوانێت خۆی بە برسێتی بێڵێتەوە بەڵامەتە کە گارکەیشتە ئەوەی کە هێزی پێنەما ئەکرێ بەم خۆراکانی بەردەمی ئێمە خواردن بخوا بەس بە مەرجێ کاربۆیدراتی قورسیتیانە بێ وەکو چێ مۆس پەتاتە برنج شۆفان خورما کشمیش مێوش هەنجیر ترێ بۆچی ئەمانیتیانە بێ چونکە شێف حەزەکەی تۆ خواردنوشتەکان بێنە گەچی ماوە ئامادەیکە چونکە ئەم بابەتانە یەکسەر ئەنسۆلین بەرزەکەنەوە کە ئەنسۆلینیش بەرز بۆ ئەو کاربۆیدراتە جارێک کە تەحویل لێبێتەوە بۆ چاوری کەوابوو چی کالۆری سەرف کرد خستیەوە شوێنی خۆی باشەش یەک پرسیاری تر کاک زرنگ دیارە زۆربەی ئەو کەسانی کە وەرزشەکەن یا ئەو کەسانی کە ئەیانەوێ خواردنێک یا ژەمێکی تەندروستکەن ئەگەر وەرزشکاریش نەبن لەم میکسەرانە هەیە زۆرجار هەیە هێلکەی بەکاڵی تێ ئەکرێت شیر و مۆز و شۆفان و ئەڵێ ئەوە بخۆم لە جیاری ژەمە خواردنێک ئەوە میانی تا چەند جێگەم شتان ناگرێتەوە لە هەنێک کاتا من لە ئۆفیسەکەی خۆم فۆرمێکم دروست کردووە ئەم بابەتانی تایە بە فۆرمە هین بیاریزانەکە بەڵێ دروستە لە چ کاتێکە ژەمێکی کاملی بۆ حازر ناکرێ یاریزانەکە لە مامۆستا من کە ئەچمەوە بە ماڵەوە مەجای ئەوم نییە دابنیشم سڵنی مریشک و بەڕۆکلی سوورکەرەوە برنجی وشکی بێڕەن و بێخی ئەلەم پێ ناکرێ حەل پێویستی بە خواردن هەیە میکسەرەکە من وەکو ڕاهێنەرێک ڕێژەکانی بۆ تەحدید دەکەین چەند گرام شۆفانە چەند خورمایە
چەند کۆرنفلێکسە چەند قاوەی تاڵی تیا چەند چیتیا چی هەمووی بە ڕێژە بۆمان کردو بە فۆرم ڕقەمی لەسرە بڕی ئاوەکە و شیرەکە لە هەمان کاتیشا ئەو کاتانی کە بۆی هەیە وەریگرێ چێشتەنگا و حەسران پێشتەمرین مەسەعاتەیە دوای تەمرین ئەوشی بۆ تهدید دەکەین لە پای چی لە پای ئەوەی کە لەگە سیستمی خواردنەکە تەزاروب نەکا چکە لەوەی یاریزانەکە دووژەم نامخوا بەڵام دوو ژەمیتری ئێمە بەم بابەتە بۆ پڕەکەینەوە کەوابوو بەکارهێنانی میکسەر بەم شێوازە ئەگەر بە ستاندارد بێ بە پێڕحسابی کالۆری بێ زۆر باشە بۆ کەسێک کە دەستی بە ژەمەکە نەگا ئێگەر کەسێک ژەمێکی تەندروست دەستی پێی بگا ژەمێکی پێشووتری لە سەلاجەکە لە بۆکسێکە حاضر کردووە دەری هێنی کاتە فڕنێکەوە و گەرمیێکاتەوە ئەتوانین بڵین ئیشمان بە میکسەرەکە نامێنێ باشە گەرمکردنەوەی سەوزەوات زۆر جار هەیە توێژینەوەکان وا دەریان خستووە کە ئەڵێن باش نییە لەبەرەوەی کە ئەبێتە ژەهر ئەو کاتەکە تۆ بیخۆی ئایا ئەمە تا چەند ڕاستە ئەو کەسانی کە هەروواکە جەنابەت باست کرد لەناو بۆکسا زەردی ئەکەن بە کوردیەکێ خۆمان و دای ئەنێن ئایا زەرە لە تەندروستیانە هەموو کەس بەشی ئەوە زانیاری هەیە سەوزەوات بە تایبەتی سەوزەی گەڵاتۆخەکان ئەمانە وا باشترە تەنها بشۆردرێتەوە بگرن نەشیجنی ئاوا بیخۆ باشە هەرچەنە برۆکلیێڵێ باکتری میکرۆبێکی سەوزەی گەڵاتۆخەکان با بڵین ڕوونتری کەینەوەنە بەبەسمان لە کەور و تەڕەتیزە و جەرگیر و سپێناخ و ئەم بابەتانە سەڵقا کاهووە ئەمانە لای خۆمان خێزانەکانمان ئەی شواتەوە ئەی جنێ زەردیەکە ئەی کوڵێنێ ئاوەگەرمەکە ڕێژێ ڕۆن و دۆشاوی بۆ ئەقرچێنێ لەولاوە جاریکە تێکاتەوە سووریەکاتەوە ئاوی تێکا و ئەی کوڵێنێ ئەمە هیچ بەهایکی خۆراکی ناوێت بڕوان پێ بکە سەرۆخانم تڵپێکی تام خۆشە خۆی بەڵام هیچ بەهایکی خۆراکی نەماوە بەڵام بابەتی بڕۆکلی بابەتی خێر بابەتی جێزەر بابەتی باینجان و ئەمانە ئەکرێ بیشویتەوە ئەکرێ قاشقاش بکرێ ئەکرێ بۆ چەند سەعاتێکیش هەڵبژیرێ بەڵام ئەمانە گوناحن پێویست بە بەکارهێنانی فڕنی مایکرۆ سەر لە نوێ سوورکردنەوە سەر لە نوێ گەرمکردن نابێ بکرێ بۆچی ئەمەش باڕوونکردنەوەی تربین کە زۆر حەزەکەم خەڵک لەمە تێبگا بە هەموو کەسێک بڵێ جەنابتان نیەتانەوەی لەم بەرنامەی خەڵک تەندروست بێوە نیە ئەڵی سەوزە و زەڵاتە و میوە بۆ خۆڵی ڤیتامینەکان وەرگرم ڤیتامینەکانیش بیرمان نەچێت سەرۆخان دابەشە بێتە سەر دوو تایپ باشە ئۆیلی سۆڵەبڵمان هەیە وۆتەر سۆڵەبڵمان هەیە کەوابوو ڤیتامینەکانیش ئەبن بە دوو جۆر هەنێکیان لە ناو چەوریە ئەتوێتەوە وەکو ڤیتامین ئەی هەنێک لە ڤیتامینەکانیشمان هەیە لە ئاوە ئەتوێتەوە وەکو ڤیتامین سی وەکو ڤیتامین بیەکان کەوابوو من ئەگە تەماتە بێنم زۆری بسوورکەم و بیکوڵێنم جەرگیر و ئەم بابەتانە بێنم سووریکەم و زۆری بکوڵێنم لەسەر ئاگر لەبەری کە لەگەڵ ئاوە گەرمەکەیە تێکەڵەیەک دروستەکە تووشی شیبوونەوە بێت کەوا بۆم سوودەکەی وەرنەگرت بوویەوە باشترە بە فرێشی بخورێ باشە ئەو سەپلیمنتانە کە هەیە زۆر جارەیەڵێ من بۆ نمونە ئەلەرژیەکم هەیە بە یەکێک لە سەوزەکان هەوڵەیەم کە ساپلیمنتەکان لە جیاتیان جێگرەوەی ئەو خواردنانە بەدیلەکانی وەربگرم ئایا ئەمە بە هەمان شێوە خەڵکمان هەیە بۆ نمونە بە باینجان حساسیەتی هەیە باشە واتە هەستیاری هەیە کە باینجانە خوا هەموو گیانی هەیەکی بە چیوی وای لێیە هەیە بە قارچک وای هەیە بە قارچک وای لێ هەموو گیانیە بێ بە زیبکەی سوور و ناچارە بێت دەرمان وەربگرێ ئەکرێ لە ناو هەموو ئەم سەوزانەیە من باینجان نەخۆم ئاساییە بەڵام جێگرەوەکانی باینجان کوولەکەی ئاسایە وەریگرم ئەکرێ من قارچک وەرنەگرم باشە ئەو قاچکە فرێشە ئەکرێ قاچکی قوتو وەربگرم هەچەنە ئەمە با بڵین بەهای خۆراکیەکەی وەکو ئەو نییە بەڵام ئەم بە پڕۆسەیەکە ڕۆیشتووە ئەو بەکتریای لەگەڵانیە ئەمە با بڵین بەس ئەمە شمولی نییە سەرۆخان لەواچێت لە هەزار کەمە ئەو کەسی کە با بڵین هەستیاری بەرامبەر بە شتێکەکەی ئەکرێ بەدیلەکانی تر وەربگرێ و بیریشمان نەچێ بابەتی سەوزە و زەڵاتە و میوە ئەممەنە جۆری زۆرە ئەممەنە جۆری زۆرە ئەگەر تۆ هەر هەفتەی چوارنەوە ئەم خۆی بە 6 مانگ سەری ئەو یەکەم نایەتەوە چونکە جۆری زۆرە و هەمووشیان لە خانی سەوزە و میوەکان ناتوانانی لە هەمیان وەربگری بەس اعتیمادە لەسەر یەک جۆر نەبێ بە تەنێک و لە سەرەتای بەرنامەکە باسمان کرد زۆر ڕاستە ئێستا باباسێک لەمانە بکەین چکە کاتی بەرنامەکەشمان ڕووی لە کۆتاییە سێ جۆر خواردنی ئامادە کردووە کە هەمووی بە سەوزەوات زۆر جوانیش ڕازانویەتەوە ئەنی واد لەیەکە کە بەڕاستی تامی بکەیت باشە باسێکی ئەومان بۆ بکەسەمە چەرەس و میوە و سەوزەیشی تایە میوەیشی تایە چەرەسیشی تایە سوپەکەیە ئەوە بە شیکردەوە بە شعریە دروستی کرد و بابەتی سالادی ڕێحانە بوو یا ئەمەیان ڕێحانە بوو ڕێحانە بەس ڕێحانەی تیانە ئەوەی تریان سەوزەوات بەگرژای بە گریلکردن زۆر باشە باسێکێمانەمان بۆ بکەی ئایا ئێمە ئەمانە وەکو دەستپێکی خواردن یان وەکو ژەمێک یان چۆن بەکاری بێنین
سروخان لما یەکەمەوە دەست پێ یەکەم باشە ئەگە دیقەت بێی جەنابەت ها لە سەرەتایوتمان ڤارێتی تەنەوە بۆچی یەکسەر جەنابەت وتە حەزم لە حەزە چێتە سەر خواردنە سەبەبەکە چییە لەبەرێکە چەند ڕەنگێکی تایە سێریکە ڕەنگی سووری تایە پەرتەقاڵی تایە سەوزی تایە سەرنج ڕاکێشە یعنی حەزەکەی بەڵام ئەگەر یەک بابەتیانە بۆ دابنێن بۆ نمونە هەمووی بکەن بە کاهوو لەوێت زۆر تااقەت نییە بیخۆی کەوابوو یەکەمیشت کە ئەم پیاوە بەڕێزە کردوێتی ڤارێتیە تەنەوەعی تایە ئەم تەنەوە خۆی لە خۆیە ئەتەچێتی ڕازاندنەوەکەی دانانی چەتاڵەکە و قاپەکە ئەمە خۆی سەرنجت ڕاکێشە کە خواردنەکە بخۆی خاڵی دومینیان پێک هێنەری ئەم قاپە هەمووی لە بازنەی سەوزە بە سوودەکانەیە و لەگەڵیشا گوێزیتیایە گوێزی دەوڵەمەنە بە ئۆمیگا دەوڵەمەنە بە چەوری بە سوودەکان دەوڵەمەنە بە ڕیشاڵ دەوڵەمەنە بە ڤایتامین بیەکانیش کەوابوو ئەمیش هەر بیرمان نەچێ گوێز لە دار زۆر بەهەمی کەوابوو ئەوی چییە گوێزەکە لە بابی چارەسات ئێمە دەرێکی خێنە بابی چیەوە ڕۆکی زۆر باشە لەگەڵ ژەما بۆر بگیرێت تا سەرسخان ئاساییە لە پێشی ژەما وەربگیرێ هەر زۆر ئاساییە زۆر باشە سوپەکەش لەبەر ئەوەی کە شعریتیایە شێفی ژووتی ئاردی جۆ کە ئاردی جۆ دەوڵەمەنە بەچی بە کالۆری بەرزە و شعریەکەش هەر دەوڵەمەنە عینەشێت وەقتی تێرتەکە بە کوردێکی کە ئەگەر ئەکرێ ئەمە وەکو ژەمێک معاملی لەگەڵا بکرێت زۆر باشە ئەوەی تریش ئەوی تریشیان کە جۆم لە شێف بوو گرێڵی بەکارهێنەوە بەڵام بە زەیتی کەوابوو زەیتی زەیتونەکەش تەندروستە و شێفیش ئاگام لێ بوو نەی هێش پسووتێک دوو کاڵک بەرز بێتەوە دروستە تەنها گەرمای پێگەیان و کە بە گەرمیەک نەگاتە پلەی ئەوەی کە پسووتێ ئەوەش وەکو ژەمێکی سەرەکی باشترین کاتیش بریتە لە ئێواران چونکەوە هەستکردن بە تێری دەیاتێ و سەرچاوەی باشی ڤیتامینەکانیشی تایە بابەتەکە زۆر خۆشە کات زۆر هەڵەگرێ هیوادارم لە بەرنامەکانی ترا بتوانین یەکە بە یەکە لەسەر بابەتەکانی تر قسە بکەین زۆر سپاس بۆ تۆ شێف جەمال بەڕاستی زۆر جوان ڕازانوتەتەوە و زۆر بە خێرایی بابەتەکانت ئامادە کرد یا خواردنەکانت ئامادە کرد زۆر سپاس بۆ کاک زرنگ هیوادارم کە هەموو کاتێ لە بەرنامەکانی ئێمەوە باشترین سوود بە ئێوەی ئازیز بگات بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ئێوارەیەکی شاد بۆ هەموو لایەکتان هەر شاد بن فەرموون تامی خواردنەکە